نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. چوار دەرەنجام. بەڵێ فەرموودە وەک ڕۆژهەڵات ناسان بانگەشەی بۆ دەکەن لە پاش 100 ساڵ لە کۆچی دوایی سەروەرمان و لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا تۆمار نەکراوە. بە پێچەوانەوە هەر لە سەردەمی خودی سەروەرمان تۆمار کراوە و لەبەر کراوە و ئەم دەقانە چ بە شێوەی نووسرا و چ بە شێوەی زارەکی بۆ نەوەکانی دواتر گوێزراونەتەوە. جابیری کوڕی عەبدوڵڵای کوڕی جەحەش کە باوکی لە گەورە هاوڵانی شەهید بووی ئوحودە، کاتێک کۆچی دوایی کرد هاوشێوەی ئیبن عەباس میراتێکی گەورەی لە دوای خۆی جێهێشت کە تۆمارێکی گەورە بوو لەو فەرمودانەی لە پێغەمبەری خوداوە نووسی بوونیەوە. جگە لە هەموو ئەمانە کتێبی سەحیفە سەحیحەی هەمامی کوڕی منەبیهیش یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی فەرمودە کە لە هەمان ئەو سەردەمەوە بۆ ماماوەتەوە. هەمام بە هیچ شێوەیەک لە ئەبوو هورەیرە گیان نەدەبووەوە و هەر فەرمودەیەک کە ئەم هاوڵە مەزنەی بلیمەتی لە بەرکردن بیجێڕایەتەوە دەینووسیەوە تا ئەو ڕادەیە کە جارێکیان فەرمودەیەک لەو فەرمودانەی لە خودی مامۆستاکەیەوە گوێبیستی بووە بۆ ئەبوو هورەیرە دەخوێنێتەوە. ئەبوو هورەیرە دەڵێ من ئەمەم بە باشی بیر نایەتەوە. ئەویش لەسەر ئەمە ئەو دەفتەرە دەهێنێت کە فەرمودەکەی تێدا تۆمار کردووە و بەم شێوەیە مامۆستاکەی قایل دەکات. ئەم پەراوانە لەمڕۆدا لەلایەن محەممەد حەمیدوڵڵاوە بڵاو کراوەتەوە و پێم وایە بە گوێرەی لێکۆڵینەوە کاربۆنیەکانیش تەمەنی ئەو پەراوە بە 13 سەدا دیاری کراوە. جگە لەوە جێی سەر سوورمانە کە ئەم فەرمودانە بە تەواوی وەک خۆیان لە موسنەدی ئیمام ئەحمەددا دەبینرێن. هەروەها بەشێکی گرنگی فەرمودەکانیش لە سەرچاوە سەحیحەکانی وەک بوخاری و موسلیمدا بوونیان هەیە. ئەمە شەر وەک چۆن تۆمارکردنی فەرمودەکان هەر لە سەردەمی خودی سەروەرمانەوە نیشان دەدات، بەڕوونیش ئەوە دەخاتە مەیدان کە لە پاش ئەو فەرمودەکان بێکەم و کوڕی و هەڵە هەر وەک خۆیان لە ڕێی کەناڵەکانی هاوڵان و شوێنکەوتوان و شوێنکەوتوی شوێنکەوتوانەوە گەیشتووەتە نێو سەرجەمی کتێبەکانی فەرمودا. لە بەرامبەر ئەم ڕاستیە مێژوویانە و ئەو فەرمودانەوە کە سەبارەت بە ڕێگەدان بە نووسینەوە باسمان کردن، ئەو هاوڵانەی باز لە قەدەغەکردنی نووسینەوەی فەرمودە دەکەن بە تێڕوانینی بەجێی ئەحمەد محەممەد شاکیر کە لە زانە دوایینەکانی فەرمودەیە و لە میسڕدا ژیاوە لە دواتردا نەسەخ کراونەتەوە، حوکمەکانیان کۆتایی پێهێنراوە یاخود وەک لەسەرەوەش هەوڵماندا ڕوونی بکەینەوە بۆ ئەوە بۆ لە پەنا قورئاندا هیچ شتێکی دیکە بگرە فەرمودەش نەنووسرێتەوە. لەم بوارەدا هەستیاری سەروەرمان هەروەک خۆی لە لای حەزرەتی عومەریشە بوو، چونکە لە سەردەمەکانی سەرەتای دابەزینی قورئاندا باوەڕداران پێویست بوو زۆر بە باشی قورئان فێر ببن، لی تێبگەن و پێی بە گرنگی و مەبەستی ببەن و لە ئاست ئەو ڕاستیەدا کە گوفتاری خودایە خۆیانی پێ بدەن. بە پێچەوانەوە فەرمودە لەگەڵ قورئاندا تێکەڵ دەبوو. قورئان شێواز و تایبەتمەندی خۆی لەدەست دەدا و هەمان ئەو بارەی لای گەلانی پێشوو ڕوویدا بوو لێرەش دووبارە دەبوویەوە. هەر بۆیە ئەو خۆ بە دوورگرتن تەهالوکەی حەزرەتی عومەر تەواو وەک ئەو تەهالوکەی سەروەرمان بوو. لە دواتردا پاش ئەوەی هاوڵان هەموو شتێکیان بەڕوونی بینی و لی تێگەیشتن و هەموو شتێک جێگەی خۆی گرت و بگرە ڕوون بیەوە کە قورئان کامەیە و فەرمودە کامەیە، وەک لێرە بەدووا باسی دەکەین فەرمودەکانی شەر وەک قورئان نووسرانەوە. پاشەوەی فەرمودەکان هەر لە سەردەمی خودی پێغەمبەری خوداوە صەڵی الله عەلەیه وسەلەم دەست بە تۆمارکردنیان کرابوو. لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزیشدا کە لە مێژووی ئێمەدا بە عومەری دووەم ناسراوە بە شێوەیەکی فەرمی نووسرانەوە. لەو کاتەدا لە شوێنانی جیاواز و لە دەستی کەسانی جیاوازدا پەڕا و پەڕاوی فەرمودە هەبوون. زۆرجاری ژەو فەرمودانە زار بۆ زار دەگوازرانەوە، تەنانەت وەک چۆن هاوڵە بەڕێزەکانی وەک حەزرەتی عومەر، ئیبن عەباس، ئەبوو موسای ئەشعەری، ئەبوو سەعیدی خودری و زەیدی کوڕی سابت جەختیان لەسەر ئەوە کرده بوویەوە کە پێویستە فەرمودەکان لە یادگەکاندا بمێننەوە و هەوڵ بۆ لەبەرکردنیان بدرێت. بە هەمان شێوە زانا بلیمەتەکانی شوێنکەوتوان و خاوەنانی دەستی باڵا لە بواری فەرمودەدا وەک شەعبی نەخەعی لە سەرەتاوە لایەنگری نووسینەوەی فەرمودە نەبوون. لەگەڵ ئەمەشدا لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا
بە فەرمی دەستکرا بە نووسینەوەی ئەو فەرمودانەی تۆمار کرابوون و بە شێوەی زارەکی گوێزرابوونەوە. هەروەک چۆن شەهیدبوونی کۆمەڵێکی زۆر لەو هاوڵانەی قورئانیان لەبەر بوو لە جەنگی یەمامەدا پاڵی بە حەزرەتی عومەرەوە نابوو بۆ کارکردن بۆ کۆکردنەوەی فەرمی قورئان. بە هەمان شێوە ئەرچی نووسینەوەی سونەتیش غیرەتی حەزرەتی عومەری کوڕی عەبدولعەزیزی بۆ سونەت جۆش پێدا بوو. عومەری کوڕی عەبدولعەزیز کە بەلای زۆرێک لە زانایانەوە بە یەکەم نوێکەرەوەی ئاین پەسەند کراوە و 13 سەدە بەو پەڕی حەقپێدەرانە شایەنبوونی بۆ ئەو مژدەی پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم نیشانداوە کە دەفەرموێت ئەو شتانە ڕاز دەکەنەوە کە خەڵک تێکیانداوە و لە کۆشتی ئەمەویەکاندا پێگەیشتووە. لە بواری فەرموودە و تەفسیر و زانستی نەقد لە ڕیجالدا خاوەن قسە بووە. لە ماوەی خەلافەتە 2 ساڵ و نیویەکەیدا لە جیهانی فراوانبووی ئیسلامدا لە زۆر لایەنەوە کاری نوێکردنەوەی ئەنجامداوە و وڵاتانی ئیسلامی لەو سەردەمەدا کەشوهەوایەکی وەها باڵی بەسەردا کێشاوە کە هەروەک ئەوە بووە فریشتەکان بەڕێوەی ببەن. بەڵێ ئەم زاتە مەزنا خزمەتێکی گەورەی وەک نووسینەوەی فەرمودەی کردە تاج و خستیە سەرسەری ئەو هەموو خزمەتەی دی کە بە ئیسلامی کردووە. ئەوە بوو فەرمانی نرد بۆ واری مەدینە ئەبوبەکری کوڕی محەممەدی کوڕی ئەمری کوڕی حەزم کە باپیرە گەورەی وەک پێشتریش باسمان کرد ئەو کەسە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم سەبارەت بە بابەتەکانی دیە و قیساس نامەی بۆ ناردبوو. والیش زانەی شوێنکەوتووی لاو محەممەدی کوڕی شەهابی زوهری کە خاوەن زیرەکێکی ناوازە بوو بەم کارە ڕاستپارد. زوهریش هەر یەکسەر دەستی بەم کارە گرنگە کرد کە دەکرێت بە نووسینەوەی فەرمی ناوی ببین. خۆشی لە مێژووی فەرمودەدا شەرەفی یەکەم نووسەرەوەی پێبڕا. جا هەرچەندە ئەبوبەکری کوڕی حەزم خۆیشی بەم کارە سەرخاڵ بوو، بەڵام پێش ئەوەی سەرنجامی کارەکەیان بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز بنێرن خەلیفە کۆچی دوایی کرد. ئەم کاری نووسینەوەی کە عومەری کوڕی عەبدولعەزیز دەستی پێکرد بوو تەنها بە مەدینە و ئیمامی زوهریەوە سنووردار نەبوو، بەڵکو لە مەکەدا عەبدولمەلیکی کوڕی عەبدولعەزیزی کوڕی جورەیح و لە عێراقدا سعیدی کوڕی ئەبی عەروبە و لە شامدا ئەوزاعی و هەردوو بارە لە مەدینەدا محەممەدی کوڕی عەبدوڕەحمان و لە کوفەدا زائیدەی کوڕی قودامە و سوفیانی ئەوری و لە بەسرەدا حەمادی کوڕی سەلەمە و لە خوراساندا عەبدوڵڵای کوڕی مبارەک بەردەوامیان بەم کارەدا و خەرمانێکی پڕبەرەکەتیان بۆ ئەو کەسانە جێهێشت کە لە پاش خۆیان دەهاتن. پاش سەردەمی نووسینەوە و دانانی کتێبەکان پۆلێنکردنی فەرمودەکان بە گوێرەی بابەتەکانیان ئەلتەسنیف دەستی پێکرد و ئەم سەردەمە بووە سەردەمی ئاڵتونی لە مێژووی فەرمودەدا. ئەوە بوو لەلایەک سیما ناوازەکانی وەک ئەبوو داودی تەیالیسی و موسەدەی کوڕی موسەرهەد و حومەیدی و ئەحمەدی کوڕی حەمبەل موسەنەدەکانیان دەخستە مەیدان و لەلایەکی دی کەسانی وەک عەبدوڕەزاقی کوڕی هەمام کتێبی پۆڵێنکاری ئەلمەسنەفەکانیان دادەنا. بە هەمان شێوە نووسینی ئەلمەوتا لەلایەن ئیبن ئەبی زیئب و ئیمام مالیکیەوە و دانراوە بژاردەکانی یەحیای کوڕی سعیدی قەتان و یەحیای کوڕی سعیدی ئەنساری هەر لە هەمان ئەم سەردەمەدا بوون. ئەم زاتانە مامۆستا و ڕێبەری زانە گەورەکانی فەرمودەی وەک بوخاری و موسلیم و ئەبوو داود و نەسائی و یەحیای کوڕی مەعین بوون. دوجار سەردەمی دانانی 6 کتێبە سەحیحەکەی فەرمودە هاتە پێش و دانرانی ئەم بەرهەمە ناوازانە کە بە 6 باوەڕپێکراوترین کتێبی نێوسەرجەمی کتێبەکانی فەرمودە دادەنرێن دەرگای ئەم چاخە لە زەبەرجەدەیان کردەوە. ئەم کەسە مەزنانە کە بە نزیکەیی هەمویان لە یەک سەردەمدا ژیاون، لە هەمان کاتدا مامۆستایانی دانەری شێوازی نوێی نووسینەوەی فەرمودەن. بەڵێ بوخاری و موسلیم هاوڕێ بوون. تیرمیزی وانەی لە بوخاری وەرگرتە بوو هاوچاخی ئەو بوو. نەسائی و ئەبوو داودیش پیرانی فەرمودەی هەمان سەردەم بوون. لە نێوان ئەمانە و سەروەرماندا تەنها 3-4 نەوە هەبوون. ئەم نەوانەش لەو زاتە مەزنانە پێکاتە بوون کە زنجیرەی ئاڵتونیان لە جێڕانەوەدا پێک دەهێنا و درۆ تەنانەت ڕێی بە خەونیشیان نەبردووە. بەم شێوەیە ئەو سونەتەی نیوەی ئاینەکەمان پێک دەهێنێت بە شێوازێک کە جێبۆ هیچ شک و گومانێک ناهێڵێتەوە لە ڕێی باوەڕپێکراوترین کەناڵەکان و لە سەردەستی زانە لێکۆڵەرە هەتا بڵی تەستیارەکان هەر لە سەردەمی هاوڵان و شوێنکەوتوان و شوێنکەوتوی شوێنکەوتوانەوە دەست بە لەبەرکردن و تۆمارکردن و پاراستنی کراوە و پاشانیش پیت بە پیت گوازراوەتەوە و چووەتە نێو کتێبەکان و بەم ڕۆمان گەیشتووە. بەڵێ
وەک چۆن سوننەت لەلایەن هاوڵانەوە وەک سەرچاوەیەکی ئاین و ڕێبەرێکی گرنگ و تەفسیرێکی پڕبەرەکەتی قورئان مامەڵەی لەگەڵدا کراوە و گوازراوەتەوە لە سەردەمی شوێنکەوتوان ئەلتابعین و شوێنکەوتوی شوێنکەوتوانیشدا بە تامەزرۆیەکی زیاترەوە لە خۆ گیراوە و بە سەردەمەکانی دواتر گەیەنراوە.